ئێمە وا ئەزانین کە بەس مناڵی نابەکام هەیە یاخود مناڵ پێشوادەی خۆی لە دایکە بێ بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە ئەم ڕۆبینیمان ئەوەیە کە تەنانەت ئاژەڵیش هەیە پێشوادەی خۆی لە دایکە بێ یاخود نابەکامە با بزانم هۆکاری ئەوەی کە ئەم بەرخە پێش وادەی خۆی لە دایک بووە هینەکەی چی هۆکارەکەی چی؟ وڵی هۆکارەکەی سێ شتەیە یەک نەخۆشی دانکە هەیە دوو زەردیە سێ تەبەقیشەیە ئەمانە وای لەکەوە حاڵەکاتە ئەوە زوو ئەو بەرە ڕاگیر ناکەوێتەوە بەرخەیە بێەوە نیوەکامی زۆر حاڵەتمانی لەوە چۆنە کە بەری نەهاویشتەوە واتە هاویشتێتی ئەمە هاویشتێتی یان دایکی سە شیریتیان نییە ناشێوێ ئەخر ممە بەسم بەرهاویشتنەوەیە کە بەرخەکەی بمرێ مەسەلەن بن منامدار بێتەوە زۆری هەیە لەمە گەورەترە نامێنێ ئەمریە ئەمە ئیتر لە ئێرادی خۆمە ماوە کەواتە ئێستا ئەمە مادەم دایکی شیریتیانە ئەی بەچی بەخێویەکەن خێنە مەڕیترەوە مەڕیتری بۆ بەڵێ خێنە مەڕیترەوە من مەڕیتر نایڵێ بەزە بێ مەڕەکەی بۆ بگرن هەڵەیەکریە زۆری هەڵی ناگری جاجاری وا هەیە مژینیش نازانێ ینی ئەبێ فێری مژینیشی ئەوێ یان بە سەرنج یان بە مەمکەی مناڵ ئەشیری بیتی بەڵێ داینێم